إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، خوای پەروەردگار ئەو زمانە کە بە ئینسانی داوە بە قەبارە بچووکە، بەڵام شتی زۆر گەورەی پێدەکرێت هەم لە چاکەداوە هەم لە خراپەدا. ئینسان دەتوانێت بەهۆی ئەو زمانە بەهەشت مسۆگەرکا و خوای پەروەردگار لە خۆی ڕازی کا و کۆمەڵگاکەی خۆی ئاوەدان کاتەوە بە چاکە و چاکەکاری. بە پێچەوانەشەوە خوای گەورە پەنامان بدات ئەو زمانە جاری وهەیە دەبێتە هۆی وێرانکاری کۆمەڵگا و ئینسانەکان و دەبێتە هۆی تووڕەبوونی خدای پەروەردگار و ئاگەری دۆزەخ. خوا پەنامان دات. کەلیمەی چاک و باش ژیان بۆ ئینسان دروست دەکا و جاری وهەیە ئینسانێک بنیاد دەنێت، جاری وهەیە دوژمنایەتیەک لە بینی ئینسانەکان لا دەبات، دڵی ئینسان خۆش دەکات، کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە. کەلیمەی باش و چاک ناو نیشانی ئەو کەسەیە کە قسەکە دەکات. ئەو کەسە چەندە کەسایەتی بەهێز بێت، چەندە ئینسانێکی باش بێت، دڵ و دەرونی چاک بێت، قسەکانیشی باش و چاک و موافقی شەریعەتی خوای پەروەردگار دەبێت. قسە و وتەی باش بەرهەمی دڵ و دەرونی پاک و چاکە و لە دڵ و دەرونێکی پاک و چاکەوە دێتە دەرەوە. بۆیە شەریعەتی خوای پەروەردگار هەمیشە هانمان دەدات ئێمە قسەی چاک بکەین و قسەی باش بکەین و هەروەها وتەی باش و چاک و گونجاو بەکاربێنین، چونکە لە ڕووی توێژینەوەی دەرونیەوە سەلماوە وتەی باش و چاک کاریگەری ئیجابی لەسەر ئینسان هەیە. بۆیە بە کورتی باس لەوە دەکەین کاریگەری وتەی باش و سودبەخش. وتەی باش و سودبەخش چییە و پێناسەی چییە؟ یەکەم ئەوەیە خوای پەروەردگار لەو قسەیە ڕازی بێ کە تۆ دەیکەیت موافقی شەریعەتی خوای پەروەردگار بێت. دووەمیان ئەو قسەیە دڵخۆشکەر بێت و کاریگەری ئیجابی دروست کات لەسەر بەرامبەر. سێیەمیان قسەی باش ئەوەیە کە بنیات نەربێ بۆ کاری چاکە و سودبەخش. ئەوە قسەی باش و چاکە کە هەمیشە شەریعەتی خوای گەورە هانمان دەدات ئێمە قسەی چاک و باش بەکاربێنین، قسەی گونجاو لە بەرامبەر یەکتردا بکەین. قسەی باش، قسەی چاک، قسەیە کە بنیات نەربێت بۆ کاری چاکە و عەمەلی ساڵح ئینسان لە نێوان یەکتردا و لە بەرامبەر یەکتردا ئەو قسەیە بەکاربێنێت. ئیمامی بوخاری دەفەرمێ لە مەجلیسێکدا بووین، یەکێک لە ئەوانەی کە ئامادەی مەجلیسەکە بوون گوتی خۆزگە کەسێک هەبوایە کتابێکی کورتی دانابایە لەسەر فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، سنەت و ئاکار و فەرمایشتەکانی پێغەمبەری تێدا کۆ کردبایەوە. دەفەرمێت لەو ڕۆژەیەوە ئارەزوم بۆ دروست بوو بۆ ئەوەی کە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆ بکەمەوە. تاوەکو ئیمامی بوخاری ئەو فەرمایشتانەی کە ئێستا سەحیحی بوخاری لە دوای قورئان دەگەڕینەوە بۆ سەحیحی بوخاری ئەو کتابەی دانا ئیمامی بوخاری. ئەو قسەیە دەفەرمێت زۆر کاریگەری لەسەرم هەبوو هانیدام بۆ ئەوەی فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆ بکەمەوە. ئیمامی ذەهەبی دەفەرمێت تەمەنم بچووک بوو، هەندێک فەرمایشتی پێغەمبەرم صلی الله علیه وسلم لەسەر وەرەقەیەک نووسیبەوە،
یەکێک لە زانایان مامۆستاکەم هات کە تەماشای ئەو دەست و خەتەی منی کرد، وتی ماشەڵڵا ئەو دەست و خەتت چەند جوانە، بەخوا هەر لە هی کەسێک دەچێت کە فەرموودە ناز بێت، ئەو دەست و خەتە جوانە هەر بۆ ئەوە باشە فەرمایشتەکانی پێغەمبەری پێ بنووسیوە صلی الله علیه وسلم. دەفەرمێ ئەو قسەیە هانی دام بۆ ئەوەی کە ببم بە کەسێکی فەرموودە ناس و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆ بکەمەوە، تاوەکو دواتر دەبێتە ئەو زانایە. ئێستا ئیمامی زەهەبی پەلەو پایەیەکی گەورەی هەیە لە ناو زانایانی ئیسلامدا، دەفەرمێ ئەو قسەیە هانی دام لە منداڵیمەوە بۆ ئەوەی کە ببم بە کەسێکی فەرموودە ناس و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆ بکەمەوە. جاری وهەیە یەک قسە دەکەی، بەڵام کاریگەریەکەی بەقەت دەریایەکە، بەقەت چیایەکە لەسەر بەرامبەرەکەت، ئەنجا هەم لە چاکەدا و هەم لە خراپەدا. بۆیە ئینسان دەبێ هەمیشە ئاگاداری قسە و ئاکار و ڕەوشتی بێت. خۆی پەروەردگار وشەی باش و چاکی بەدارێکی بەرهەمدار وەصف کردووە، بەدارێکی بەرهەمداری چواندووە. دەفەرمێ ئەلەم تەڕە کەیفە ضەرەبە الله مەثەلەن کەلیمەتەن طەیبەتەن کەشەجەرەتین طەیبە. ئایا نەتان بینی و خەڵکی نەسەرنجتان نەداوە کەلیمە و وشەیەکی جوان وەکو دارێکی پاک و چاک وایە، وەکو دارێکی بەرهەمدار وایە. داری بەرهەمدار هەم سێبەری هەیە و هەمیش بەرهەمی هەیە، هەمیش بۆ کەش و هەوا سوودی لێ دەبینین و سوودی هەیە. دەی قسەی باش و چاکیش بۆ سەر بەرامبەرەکەت کاریگەری چاکە و ئیجابەی هەیە، بۆ ناو کۆمەڵگا زۆر باشە، بۆ دڵ و دەرونی خۆت و هەروەها بۆ بەرامبەرەکەشت باشە و هەروەها سوودی لێ دەبینین. خوای پەروەردگار لە یەکێک لە ئاەتەکاندا وشەی باش و چاکی پێش نوێژ خستووە، دەفەرمێ وەقولوا للناس حسنا، قسەی باش و چاک لە بەرامبەر یەکتردا بکەن و لە بەرامبەر یەکتردا قسەی چاک و وتەی باش بەکاربێنن. ئەنجا دەفەرمێ وەئەقیموا الصەلاة وئاتوا الزەکاة، ئەنجا دوایی باسی نوێژ و هەروەها باسی زەکاتمان بۆ دەکات. چونکە جاری وایە ئینسان نوێژ دەکات بەڵام بەخوا وریا نەبێ ئەو زمانە ئەو قسەیە کە ئینسان دەیکات ئەجر و پاداشتی نوێژەکەشی جاری وایە سفر دەکاتەوە. بۆی خوای گەورە لە پێش نوێژدا باسی قسە و وتەی جوانی کردووە، باسی قسەی باشی کردووە، وریای زمانتان بن. جاری وایە بەخوا وریان نەبی کار پاداشتی نوێژ و عیبادەتەکەشە جاری وایە کەم دەبێتەوە و جاری واش هەیە بەخوا ئینسان لەسەری قەرزدار دەبێتەوە. قسەی باش و چاکترین دەیاریە کە هیچ تێچووێکی تێناچێ و زۆر ئاسانە، بەڵام بە ئیرادەی باش و نیەتی باش دەکرێت. بۆیە گوتراوە ڕەزیل و بەخیل ئەو کەسە نییە کە لە ماڵ و سامان بەخشیندا ڕەزیلە، بەڵکو ئەو کەسەیە کە لە وتەی باشدا ڕەزیلە، چروکە وتەیەکی باش و قسەیەکی چاکی بەزاردا نایە و نایەتە سەر زمانی. ئەو کەسانە ڕەزیل و چروکن، وتەی باش هیچی تێناچێت بەڵام دڵی بەرامبەرەکەت خۆش دەکات، بەڵام جاری وا هەیە بنیاد نەرە بۆ کارێکی زۆر چاک و هەروەها بۆ کارێکی زۆر گەورە. قسە و وشەی باش و چاک ئینسان وا دەکا کە بەسەر شەیطاندا سەرکەوێت، شەیطان نەتوانێ بێتە نێوانمان. خوای گەورە دەفەرمێت وەقل لعیبادی یەقولوا التي هي ئەحسن، بڵێ بە بەندەکانم ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە نێوانتاندا قسەی باش و چاک بکەن، پەنا بۆ قسەی خراپ نەبن، چونکە ئین الشەیطان ينزغ بینهم، شەیطان هەمیشە هەوڵ دەدات لە ڕێی قسەی خراپەوە دوژمنایەتیتان لە نێواندا دروست کات، کێشە و گرفتان لە نێواندا دروست کات. ئین الشەیطان کان للئینسان عەدووا مبینا، ئایا نەتزانی و ئەی ئینسان کە شەیطان دوژمنێکی ئاشکرا و ڕوونە بۆ ئینسان، هەمیشە دەیەوێت گرفت و کێشە لە نێوان ئینسانەکاندا دروستکە. خۆی گەورە ئامۆژگاریمان دەکات ئاگاتان لێبێ خەڵکینە موسڵمانان قسەی باش و چاک لە بەرامبەر یەکتردا بکەن، چونکە جاری وایە لە ڕێی قسەی خراپەوە شەیطان دوژمنایەتی و کێشە و گرفتان لە نێواندا دروست دەکات. کەلیمەی باش و چاک سەدەقە و خێرە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم والکەلیمەة الطەیبەة صەدەقە، کەلیمەیەکی باش یەک وشەکە بەکاری دێنیت ئەجر و پاداشتی لەسەر وەردەگرێت. جاری وایە قسەیەک زۆر بەکەم سەیری دەکەیت بەڵام نازانی خێر و چاکەیە بۆت، کاریگەری لەسەر بەرامبەرەکەت دروست دەکات، جاری وایە بنیاد نەرە، جاری وایە کێشە و گرفتێکی گەورە بە دوو قسە چارەسەر دەبێت. دەی بەخوا جاری واش هەیە
دوژمنایەتیەک لە دوو قسەوە دروست دەبێت. نەتان بینیوە جاری وایە لە یەک قسە دوو کەس بە شەڕ هاتوون چەندین شەڕی دیکەی لێکەوتوتەوە و دوژمنایەتی لێ پەیدا بووە. والكلمة الطيبة صدقة، كلمة وقصي باش صدقة وخير وشاكية. ابن عثيمين لفرميت صدقة تنها بمال ناكرت، بەڵکو جاری وهەیە قسەیەک لە بەخشینی ماڵ و سامان زۆر باشترە، بەخوا لە بەخشینی زێڕ و زیویش باشترە. قسەی باش و چاک دەبێتە هۆی لێخۆشبوونی خودای پەروەردگار. وتەی باش، وتەی چاک دەبێتە هۆی لێخۆشبوونی خودای پەروەردگار. وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن من موجبات المغفرة، ئەوەی کەوا دەکات خوای پەروەردگار لە ئینسان خۆش بێت. لێخۆشبوونی خوای پەروەردگار بۆ ئێمە واجب دەکات چییە؟ دەفەرمێ بەذل السلام وحسن الكلام، سەلام کردنە لە یەکتر و هەروەها قسەی چاکە لە بەرامبەر یەکتردا، وتەی باش و گونجاو و شیرین وتەی چاک لە بەرامبەر یەکتردا. ئاوە دەبێتە هۆکاری لێخۆشبوونی خوای پەروەردگار، دەبێتە هۆی ڕەزامەندی خوای پەروەردگار. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم جاری وهەیە ئینسان یەک کەلیمە دەڵێت کە خوای پەروەردگار لێی ڕازیە، کاریگەری زۆر دروست دەکات لەسەر بەرامبەرەکەت، زۆریش گوێی پێ نادەی، پێدوانیە ئەو کاریگەریەی هەبێت، بەڵام بەهۆی ئەو کەلیمە وشەوە جاری وهەیە دەبێتە هۆی لێخۆشبوون و ڕەزامەندی خودای پەروەردگار. دەی بە پێچەوانەشەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئینسانی وهەیە جاری وهەیە یەک وشە و کەلیمە دەڵێت، بەڵام وشەکە یەک وشەیە، بەڵام ئەوەندە گەورەیە و کاریگەریەکەی ئەوەندە خراپە لەسەر بەرامبەر لەناو کۆمەڵگادا، دەبێتە هۆکاری تووڕەبوونی خوای پەروەردگار. ئەو وشەیە دەبێتە هۆکاری چوونە جەهەنەم، خوای گەورە پەنامان بدات. جاری وهەیە ئینسان کە وریانە بێت لەناو کۆڕ و مەجلیسێکدا قسەیەک دەکات دەبێتە فیتنە و ئاژاوە بۆ ئەوانەی کە لەناو ئەو کۆڕ و مەجلیسەدان. جاری وهەیە ئینسان دەزانێت کە بەردێک وەکو چۆن دەڵێ نەزانێک فڕی دەدات، وەکو بەردێک فڕی دەداتە ناو گۆمێ قسەیەک هەڵدەداتە ناو مەجلیس، دەزانێت کە ئەو قسەیەت چه فیتنە و ئاشوبێک دروست دەکات. ئەوانەی کە لەوێن بەهۆی ئەو قسەیەوە جاری وهەیە چەندین دەرگای شەڕ و خراپە دەکرێتەوە. دەی نازانی ئەگەر دەرگای شەڕ و خراپە بەهۆی قسەیەکی تۆ بکرێتەوە، ئەو شەڕ و خراپە و فیتنەی کە لەو قسەیە پەیدا دەبێت لە دواییدا لە هەر هەمووی ئەتۆ گوناهباری و بەشداری لە گوناهەکەدا. ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم جاری وهەیە ئینسان یەک وشە دەڵێت، بەڵام بەهۆی ئەو وشەوە خوای گەورە دەیباتە جەهەنەمەوە، خوا پەناماندا کە وریانە بێت. ئەوەیە کاریگەری وشە، ئەوەیە کاریگەری قسە. ئینسان وریای زمانی نەبێت، ئەو زمانە سەری بە فەتارەت دەبات و بەرەو تێداچوونی دەبات، خوای گەورە پەناماندات. وشەی باش و چاک هۆکاری پارێزرانی ئینسانە لە ئاگری دۆزەخ. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم اتقوا النار ولو بشق تمرة فإن لم تجد فبكلمة طيبة. کاکە ئەگەر بە یەک دەنکە خوڕماش بێت خۆت بپارێزە لە ئاگری دۆزەخ بەخێر و چاکەیەک، ئەگەر هەر نەتوانی دەی بە کەلیمەیەکی چاکە خۆت بپارێزە لە ئاگری دۆزەخ. ئەو کەلیمە دەبێتە هۆکاری پارێزرانی ئینسان لە ئاگری دۆزەخ. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من صمت نجا. هەر کەسێک بێدەنگ بێ لە ئاستی قسەی خراپ، هەر کەسێک زمانی بگرێ لە خراپە و خراپەکاری، ئەو کەسە ڕزگاری دەبێت. لە چی ڕزگاری دەبێت؟ لە ئاگری دۆزەخ ڕزگاری دەبێت، لە تووڕەبوونی خوای پەروەردگار و عیقابی خوای پەروەردگار ڕزگاری دەبێت، بۆی ئەو زمانەوە کە لە ئاستی خراپەیە ئینسان دەیگرێتەوە. کەواتە کاریگەری وشە زۆرە لەسەر بەرامبەر، بۆیە ئینسان دەبێ وریابێت هەمیشە قسەی چاک و وتەی باش و سود بەخش لە بەرامبەرەکەیدا بەکاربێنێت، لە ماڵەوە بەکاربێنێت، لە ناو کۆمەڵگادا بەکاربێنێت، هەمیشە وشەی چاک، وشەی گونجاو، وشەیە قسەیە کە خوای پەروەردگار لێی ڕازی بێت، کە سود بەخش بێت، کە بنیاد نەربێ بۆ بەرامبەرەکەت. بەکەمی مەزانە یەک وشە جاری وهەیە بەقەد یەک دەریا کاریگەری هەیە لەسەر بەرامبەرەکەت لە ناو کۆمەڵگادا. کەواتە دەرەنجام و نەتیجەی کۆتایی ئەو بابەتە دەگەینە ئەوەی کە بڵێن بەڕاستی قسە و وشە زۆر کاریگەرە. جاری وهەیە ئینسان بەهەشتی دەست دەکەوێت هەر بەهۆی ئەو زمانە و بەهۆی قسەوە.
بەخوا جاری واشەیە ئینسان بەرەو ئاگەری دۆزەق دەڕوا ئەگەر وریانە بێت هەر بەهۆی ئاو شەو ئەو قسانەی کە ئینسان دەیکات. بۆیە وریا بە لوقمانی حەکیم ئامۆژگاری کوڕەکەی دەکات و پێی دەڵێت ئەی کوڕم وریا بە قسەی وا هەیە لەبەر دڕەقترە، دڵ و دەرونی ئینسانیش وەکو کێڵگە وایە، وەریای خۆت بە چاکە وشەی باش لە دڵ و دەرونی بەرامبەرەکەتدا بچێنە. ئەگەر هەمووشی وەرنەگرێت جاری وا هەیە هەندێکی وەردەگرێت. ئاگاداری زمانت بە، ئاگاداری وشە و قسەکانت بە. لە ڕووی دەرونیەوە سەلماوە زانایان باس لەوە دەکەن کە کاریگەری زۆری قسە لەسەر ئینسان هەیە، لەسەر دڵ و دەرونی ئینسان هەیە. نەتان بینیوە ئینسانی وا هەیە بە یەک قسە دەڕوخێت، بە تایبەت لە کاتە حەساسەکاندا ئینسان وەریای خۆی بێت. جاری وا هەیە کەسێک نەخۆشە، کەسێک دەچێت یەک قسە دەکا ئەو نەخۆشە دەڕوخێت. جاری وا هەیە ئینسان خەم و خەفەتێکی هەیە، ئەو کەسە یەک قسە دەکا ئەو کەسەیە دەڕوخێنێت. دەی جاری واش هەیە قسە بنیات نەرە، بۆی قسەیەکی تۆوە کەسێک بنیات دەنەی، کەسێک بەرەو بەختەوەری دەبەی. دوو کەسی کە ناخۆشیان بە یەکەوە هەیە بەهۆی قسە و وشەوە چاک دەبنەوە. ئاگادار بە وشە و قسە زۆر کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە. هەمیشە قسەی چاپ کە با زمانت پاراو بێت، دڵ و دەرونت پاک بێ، ئاکارت باش بێت، ئەوە هۆکاری بەختەوەری دنیا و قیامەتە و هۆکاری سەربەرزیە و هۆکاری چوونە بەهەشتیشە. دەپاڕینەوە دوعا دەکەین یا ڕەبی خوای پەروەردگار وامان لێ بکەی کە هەمیشە قسە و وشەی باش و گونجاو هەڵبژێرین، هەمیشە زمانمان پاک بێت، هەمیشە دڵمان پاک بێت، ئاکار و ڕەوشتمان پاک بێت. یا ڕەبی خوای گەورە لەسەر چاکە بمانژێنی، یا ڕەبی خوای گەورە لەسەر چاکە بمان برێنی، یا ڕەبی خوای گەورە بەختەوەر و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. یا ڕەبی خوای پەروەردگار زمانمان پاکەیەوە لە هەرچی خراپە و قسەی خراپ هەیە، لە هەرچی ئاکاری خراپ هەیە. یا ڕەبی خوای پەروەردگار لە ئاکار و ڕەوشتی خراپ بە دوورمان کەی، لە قسەی خراپ بە دوورمان کەی، لە قسەی ڕوخێنەر بە دوورمان کەی. ئەو زمانەمان پاکەیەوە کە هۆکاری چوونە بەهەشتە. یا ڕەبی خوای پەروەردگار بە ئیمانەوە بمانژێنی و بە ئیمانەوەش بمان برێنی، لەسەر کەلیمەی تەوحید بمانژێنی بمان برێنی و لە ڕۆژی قیامەتیشا لەسەر ئەو کەلیمەیە زیندومان کەیەوە. یا ڕەبی خوای گەورە هەر کەسێک کە نەخۆشە شیفای بۆ بنێری. یا ڕەبی خوای گەورە هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتی هەیە بە نوری ئیمان و ئیسلامەتی دڵی خۆشکەی و خوای گەورە بەهانایەوە بچی. یا ڕەبی خوای پەروەردگار مسلمانان لە تەواوی جیهاندا سەرکەوتوو کەی، بە تایبەتی مسلمانانی غەزە یا ڕەبی خوای پەروەردگار سەرکەوتوویان کەی. یا ڕەبی خوای پەروەردگار بەهانایانەوە بچی. یا ڕەبی خوای پەروەردگار جوولەکە لە ناوبەری و دەستی نەدەی. یا ڕەبی خوای پەروەردگار دەسەڵاتی خۆتیان نیشان دەی بە گەورەی خۆت. یا ڕەبی خوای پەروەردگار داوات لێ دەکەین دەسەڵاتی خۆتیان نیشان دەی. یا ڕەبی خوای پەروەردگار دەستیان نەدەی و لە ناویان بەری مسلمانان لە تەواوی جیهاندا سەرکەوتوو پارێزراوکەی. یا ڕەبی خوای پەروەردگار خاک و وڵاتی ئێمە و خەڵکی ئێمە و مسلمانانی ئێمەش پارێزراوکەی. یا ڕەبی خوای پەروەردگار بەختەوەر و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.